هەندێ پیاو هەیە غەیرەی هەر نەماوە. یعنی چی نەیماوە؟ بەلایەوە ئاساییە لە پاڵەوەوە ژنەکەی نامە بۆ پیاوی خەڵک بنێرێ، لەگەڵ کوڕی خەڵک قسە بکە، یا کە میوانی دێت میوانەکە پیاوەکەی ئیهمال کرد و چاوی بڕیوەتە ژنەکەی و قسە لەگەڵ ئەو دەکا و پێکەنین و گاڵتە و گەپ و یا کە لە ماڵیش نییە بەلایەوە ئاساییە پیاوی بێگانە بێتە ماڵەکەی دابنیشێ لەگەڵ ژنەکەی و ئەمانە پیان دەوتری پیاوی بێعزەت و بێدەمار، پیاوی بێغیرەت، غیرەتی نەماوە. ئەجینا پیاو نابێ قبول کە ژنەکەی بەم شێوازە بێت، نابێ قبول کە. لە شەرعدا دروست نییە کەسێکی بێگانە قسە لەگەڵ ژنەکەی تۆ بکا بەبێ ئیزنی تۆ، دروست نییە. کە ڕازی نەبی کاکە من ڕازی نیم لەگەڵ هاوسەری من قسە مەکە، چیت داوە تۆ نامی بۆ دەنێریت و ئەحواڵی دەپرسیت و پرسیار لە حاڵی دەکەیت و ئیشی تۆ نییە، ئیشی تۆ نییە، دروست نییە. جا هەندێ پیا ئەوەندە بێغیرەتە بەلایەوە ئاساییە، کە بەلایەوە ئاسایی بوو غیرەی نەما، عزت و کەرامەتی نەما، ئاوا بێدەمار بوو، وردە وردە ئەمە سەر دەچێشێ بۆ خراپە، سەر دەچێشێ بۆ ئەوەی کە عاقبەتێکی شەڕ و خراپی هەبێ. خوای گەورە پەناماندا. پیاوە بەلایەوە ئاساییە ژنێکی گەنجی هەیە بچێتە بەردەستی دکتۆرێکی پیاو، سۆنەری بۆ دەکات، چی هەڵدەداتەوە دەی سۆنەری بۆ دەکات، ئەی بێغیرەت، یا لەگەڵی بچۆ کە زەڕوڕە ئیلا لای ئەو دکتۆرە پیاوە بێ، یا بینێرە بۆ لای دکتۆرێکی ئافرەت. چۆن غیرەتت قبول دەکا بەم شێوازە کچێکی گەنج ژنێکی گەنج بنێری بۆ هەر کوێیەک دەینێری بڕوات و کێشە نییە، یا سەفەر کا بەتەنها. ئەمە بێغیرەتی و بێعزەتی پیاوی پێ دەڵێن. ئەمەش هەڵەیەکی گەورەیە، عاقبەتی خراپ دەبێ. دوایی مەڵێ ئەها وەڵایی بەداخەوە ژنەکەم ئێستا هەست دەکەم عیلاقی لەگەڵ پیاوێکی ترەیە. پیاوێک هات دەستی کرد بە گریان و مامۆستا تووشی موسیبەتێکی گەورە بووم، بەسەرهاتەکە وەکو خۆی ناجێڕمەوە، یعنی وە نەبێت شتی لێ بگۆڕم، بەڵام وردەکاریەکانی باز ناکەم بۆی نەزانرێ چێیە، بەس ئەوەندە دەڵێم. وتم بۆ کاکە چیتە؟ وتی مامۆستا وتم بۆی مستەقبەلێکمان هەبێ، ژنەکەم و 2 مناڵم هەیە، نارد من بۆ بریتانیا، معاملەم کرد و من ماڵ و سامانم هەیە و کوڕە گەنجە، طبعاً ژنەکەشی گەنجە. وتی ناردم، وتم بە ئەوان پێش من بڕۆن، ئەوان لە بریتانیا بن و دوایی وردە وردە منیش معاملاتم هەیە و دەچمە ئەوێ. وتی ئێستا ئەوان چوونەتە ئەوێ، منیش بۆم ناکرێ بڕۆم، داوا لە خێزانم دەکەم بگەڕێتەوە، ناگەڕێتەوە. ژنی باش بە ئەیخر ناکرێت تۆ لەوێ و من لێرە. دەڵێ کەیفی خۆت، من ئێرەم پێخۆشترە، ژیانم لێرە مرتاحترە، هیچ محتاجی ئەوە نیم بگەڕێمەوە. دوای وتی مامۆستا لێت ناشارمەوە، من هەست دەکەم ئەو کەسەی کە یارمەتی دام و بردی کاراسانی بۆ کردین، ئێستا ژنەکەم دەستی لەگەڵ ئەو تێکەڵ کردووە. ئەوتم پیرۆست بێت، بێغیرەتی و بێعیزەتی خۆتە. تۆ ژنێک بنێری بۆ وڵاتێکی تر بەتەنها، خۆت لەگەڵی نەبی، وەڵا بۆی مستەقبەلمان دابین بێت، پاشە ڕۆژمان مسۆگەر بێ، پاشە ڕۆژی تۆ ئیلا لەناو کافر مسۆگەر دەبێ. بەداخەوە ئەمە یەکێکە لە هەڵەکانی تر بەڕێزەکانم کە زۆرێک لە پیاوان تێیکەوتون، غیرەتیان نەماوە بەرامبەر ژنەکانیان، بێدەمار بێعیزەت، ئەو ژنە چی بکە ئازادی کردووە.